بان سلااو لێبێ چەند پرسیارێکمان هەیە. پرسیاری یەکەممانەوەیە ئایا چی تێ لەسەر ئەو کەسانەی کە خۆیان دیپۆرتی کوردستانەکەنەوە و ناوی خۆیانە نووسن بۆ ئەوەی کە بچنەوە بۆ کوردستان وە چ ڕێیەکیشە هەیە لەسەر ڕواندا خەڵکە دیپۆرتی ڕواندا ئاکرێتەوە؟ بڕای من ئەوانەی کە دێن بۆ بەریتانیا بۆ پەناهەندەیی پێویستە سەبریان هەبێ، سەبرێکی باش بکەن بۆی کە بتوانن شوێنی خۆیان بکەنەوە. ئەم وڵاتە ئینسان فێری سەبر و تەحملەکە، گەر ئینسان تەحمل و سەبری نەبێ ناتوانێت وڵاتە ئیدامە بە ژیان بە. ئەو قەراری حکوومەتی بەریتانی بۆ ناردنی خەڵک بۆ ڕواندا مناقەشەی زۆر لەسەری هەیە و لەناو میدیا و لەناو میدیای کۆمەڵایەتی ئەم وڵاتەشە معارەزەیەکی زۆر هەیە دژی ئەو، یعنی خەڵکێکی زۆر لە خەڵکی بەریتانیا خۆیان دژی ئەو بڕیارن و لەوە ناچێت لە ئایندەیەکی نزیکە ئەمە هەڵوەشێتەوە، بەڵام ڕەنگە لە داهاتووە خەڵکی زۆرتر بێتە پاڵ ئەو کەمپینەی کە ئەکرێت دژی ئەو بڕیاری کە خەڵک دەنن بە ڕواندا ئەم نەتوان جێبەجێ بکەن. بۆیە من وەکو خۆم وەکو پەنابەرێکە لە وڵاتەم ساڵەهای ساڵە داواکارم کە ئەو خوشک و برانەی کە هاتوون بۆ بەریتانیا تەحملیان هەبێ و وردەوە دەشۆنی خۆیان بکەنەوە. ئێمەش کاتی خۆی کە هاتوون هەر هێواش هێواش توانیمان لەگەڵ ئەم وڵاتە جێپی خۆمان بکەینەوە بە کارکردن و بە بەردەوامبوون لە ئیشوکارەکانمان و هەروەها بێ لەم وڵاتە ئیشوکاری کاغەز زۆر جدی بگیرێنی ئەوەی کە پێوتە پێپەوەرک. هیچ کەس لەم وڵاتە ناتوانێت بچێتە پێشەوە بەبێ ئەوەی کە بایەخدا بەکاری کاغەز نامەکانی کە بۆ دێ پیشانی محەمبی پیشانی خەڵکی شارەزە بێ بۆی کە بتوانی تێبگە بزانین چی داوالیەکەن و چی بکەیت. من داواکارم کە هەموو ئەوانەی لەم وڵاتەن و بەتەمای ئەوەن کە پەناهەندەی وەربگرن سەبریان هەبێ و بتوان لەگەڵ خەڵکی شارەزا پەیوەندی بکەن بۆەوەی کە لە کاغەزەکانی کە بۆیان دێت تێبگەن، چونکە ئەم وڵاتە لە ئەساسە وڵاتێکی بۆرۆکراتیە، ینی کاری بۆرۆکراتی کاری مەکتەبی کارێکی گرنگە و ئینشەڵڵا هەمووانەی کە هاتوون بۆیرە پەناهەندی وەرەگرن و ومێدمان وایە کە ئەو قەرارەش کە ئانێرم بۆ ڕواندا هەڵوەشێتەوە. کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ، کەناڵی BK4 لەوەیە. کەناڵی BK4